ئەرێ جەماعەت ئەوە چییە و چ باسە لێرە؟ کرۆ بەرنامەی میگمیک باسی چێشتەی کۆمەڵگایە خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری خۆشی و خەندە و ئامۆژگاری ئازار و دەردی ڕۆژگاری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری لاتان دەبین بە یادگاری خۆشی لە نێوتان دەباری خۆشی لە لێوی هەمووتان دەباری بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری کە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگمیک ببینە خەم لە بیرکە بە یەکجاری کە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگمیک ببینە خۆشی و خەندە و پێکەنینە میگمیک خۆشیە میگمیک تاڵیە میگمیک خەندەیە میگمیک ئامۆژگاریە خير نسي بس يغفورش بابا يغفور يغفور النادم يغفور يديم رجع ورناقم يغفور يصيروا عبد الشيطاني يغفور شو صار لك كيدا والله يبينا اخو من تخيل راس دم يبخوي اخوات بخوا كاك بخوي نادم يغفور ده يبخوي به ربي خوا خير نس اگه خوا گرسگی من نرمه زور بی نرمه كلا نرمه را قيس فكنيا او تا يسكا يسكن كيف او خيرا كيف عملوا خا گوسه نظام دید خوا دادیم که خوا دادیم که خوا سارا قلات تانیه دا او خیر دست خوا خيرت بنووسێ بەخوا شعبانێکێ لەو گوندەمان لایەک لەو گوندەی هەیە بەڵام هیچ شتێک ناکاتە خێر خوا خێری نەنووسێ كيف خويا داك مركز الاستقبلت ئەرە وەڵڵا ڕەبی خوا لێتان بە زیاد کات دەستان خۆش بێ خوا لێ بڕێ دەستان لەگەرتوومە بە گوندی برێ هەموو ڕۆژە ئەمە عیدە بێنەوە کەس لە جات کەس گۆشتی وەرناگری ئەوە خێرە السلام عليكم كاك شعبان. وعليكم السلام براكم. كاك شعبان خيرك ما بك خير فقيرين. فقيري براكم. ده ان شاء الله خوي قورة بركة دخات رزقيتوش. كاك شعبان لخوي بزياد خوي قورة مارا شباشي ده خيرك مش فقيري فقير. الحمد لله اوش بفضل خوي قورة كوم علي دايته من اوش بفضل خوي قورة بركة دخات رزقيتوش براكم ايش بكن بالكو خوي قورة رزقتان زياد دكات. كاك شعبان هل لو بقيامتي خيرك لو قيامتي بزبل تساوى كم كاك خوي قورة دفرميتن لتو حركات لم نيش بركة بتزولي وكارب كبركو خوي قورة بركة دخات رزقت داي برام ان شاء الله خوي قورة رزقيهم ولا شي دات جانكم بتشي من على فيديو كسوان جانكم بقرعه اما غريبة تندكر او تخافون منها كنت مخاف بزنبراي ولا مارن قلت لا مارن ازاتم
هزار ڕێ دژمن نەکە بێتە سەرڕێ بمان کوژیتن گیانە کەی دێنێری داخوازم بخوا تەحملم نەماوەی بەسە قوربان بڕتەحمل دەی بڕتەحمل دەی ئەوەندە خۆت خەفەتبار مەکەرە دوای ئەمە هەدەم غەفوراتی نەمگوت مامۆستا گوتم مامۆستا بەتەمام بەسمە داخوازی کتێکی گوتی باشە دەمارە دەکەی ولی گوتی دەچێ داخواز سەرتۆ چی دۆ دەگرم دێن داخوازی بەسە تەحمل دەبی بەخوا برام بزان هەردوومان دەکوژن تا کەس نەیزانیوە ناتکوژ ڕەبی مەرج غەفوری پێش مەرگت کەوێتن ئینشەڵڵا پێش ئەوەی برازوان بگەنێ غەفور بکوژێ بەسە تو نەکوژێ ئەو قسەیەوە گیانەکەم ئیجانەکەم هەندێک عەجەلێ بکە با نەجاتمان بێ نەجاتش دەنێرم دوای نەجات هەموو دەنێن ئێز نەجات هەموو دەنێن غەفور هاتە بەشاکە صدق خوش كنا تقولي خشي ما دعك دوت بها هوست الاستيوان كنا كاكا جوني خش كده ديلاك خش كم تسكن كنا تمشات شاما خف تمشات شاما لك يا نا درو لك تمشى وديت تمام رش وركسه كنا صار نايف ورد كل زاد دتكوشي باخر عرب ايتو صدق لكن انا كرولا قام ليسني كسم نديتو درو كرولا من اللي رخلوهم خير شيشم كسم لقيتو قام لكسنيا انا لا تودي بخوي اي والله يتسم لقال يعني اخر ابد باخر هذا كوشي سلام باشك السلام كاك شعبان سوانن باشن كاك سيروان سوني ئەوە چێەوە ئەوە چێوە ناناسی غەفور شکە فەقیرە تو نایناسی فەقیران ناناستی کورە هەدەمری دەست یەک مستەقەبر هەدەمری لۆ چێ دەکەی ئەو گوندە پڕی فەقیر بووە زۆر سەیرە بەسە تو دەوڵەمەدەمە هەموو فەقیرن خوا دایتی تو بدە فەقیران برای بەڕێزم خوای گەورە هەندێک کەسی لە هەندێک کەسان دەوڵەمەندتر دەکاتن ئەتوش داوا لە خوای گەورە بکەوی هیچ بکە بەڵکو خوای گەورە بەرەکەت دەخاتە ڕزقت ڕێشی چێ ئەوە فەقیرە ئیشی دەکە پێشترێ درێژ بوو بەس هەندە ئیشتیکرا لە ئاوێت ئەوە لاتێت چێ بەشە خوای گەورە بیاوێ دەدەیاتە هەر کەسەکی ئیترەن گۆش قەدەرەکەین گۆ وایە و دێڵە کاکە چیشتان نییە چیشتان چێ پارە بەدە بەدا بڕۆ ڕۆزی دەوڵەمەند خوا لێ بشتێ بدێ غەفوری دەداتە بدوایە السلام عليكم عليك السلام زاكاك شعبان بخير بي شو ولا تشكاك شعبان والله دەچمەوە ماڵێ سدكي توني باشی براکەم ئەوە لۆ ڕێی خەڵکتان گرتێ خەڵک اما اما عنترين نا عنتري لو تان بەزەنگۆ لۆ ڕێی خەڵکتان گرتێ کاکە خەگونەحبار دەبن ها ببنە ئەولا لەو لای شەکەی خۆتان بکەن و تەواو اوي دا بدك كاك شعبان اوي دبيني بس فقيرين نابيني عفاري خير مريو تمري بامانه انا خيري ناك خيري ناكت وخيري ناكت دري براکەم خوای گەورە وەکو گوتیتم یعنی هەندێک کەسان دەوڵەمەند دەکا و هەندێک کەسانیش فەقیر دەکاتن ئیترەن گۆش قەدەرین گۆ وایە یعنی هەژارن ئینشاءالله خوای گەورە بەرەکەت دەخاتە ڕزقتان ئیش بکەن چاوتان لە دەستی کەس نەبی زاوتان لە دەست و بازووی خۆتان بیتن ئینشاءالله خوای گەورە بەرەکەت دەخاتە ڕزق هزار وشتو زكاة تدا با بخو ورناقري نا بدات تو عيبة عيبة ئینشاءالله خوای گەورە خۆتان دا و ڕزقیشتان دەداتن برو هرنمانوش برو کاک شابان خێرێکی بدەمش برام یەتیمین یەتیمن بەڵێ دە ئینشاءالله خوای گەورە کەسێکی لە بۆن گۆش دەنێریکەوە خێرەکتان پێ بکە خوا دەنێرێ برام بەزە توش زەکاتێکی دەرکە پێویستە ێ خوشتی خۆم خوای گەورە ئەو هەموو تەیر و تاڵ و ئاژەڵ و حیواناتەی لە بیر ناکە خۆ ئەم گۆش لە بیر ناکاتن کەسەکتان هەر لە بۆ دەنێریتن ئینشاءالله
خێرەی بەنگۆش بکاتم کوڕە دەمری برام لە کوێ دەبەی دایک خوش خۆم خواافیز بڕۆژارێک کاکە بڕۆژە فێ نەبی بێت سلام علیکم مام شعبان. وعلیکم السلام کاکە سامان چۆنی باشی؟ حالەتی باش بوو. وەڵی مام شعبان وە بە تمامە ژنێ بینم. بەڵێ. بە خۆت دەزانی ئەوجا پێویستم بە هاوکاریە. حەز دەکەم هاوکاریم بکەیت. دەی ئینشاءڵڵا خوای گەورە لە بەد ئاسان دەکا و ئینشاءڵڵا ئەگەر ئەتوو هاوکارمان بی. ئینشاءڵڵا وەڵی کاکە سامانە من یعنی بەڕاستی زۆرم پێ سەیرە. ڕاستە خوای گەورە ملک و سامانێکی زۆری بە من بەخشیە بەڵام نازانم ئەو خەڵکە لۆ هەمووی چاوی لەسەر منە لۆ هەمووی داوا لەم دەکا لۆ داوا لە ڕەب العالەمین ناکات داوان کردێ داوام نەخواش کردێ بەس ئەتوش خوای گەورە دایە و هەیتت هاوکاریم کردەوەی بتوانە ئەو ژنەی بین و دەربازن بی برای بەڕێزم بەردەوام من لە داواکردنی خۆتان دوای پاشان شتێکی دی باشە و قەسابەی گوندی کاک ساڵح ئەمن ئاگادارم ڕۆژانە بەشی هەموو گوندی ئەوانەی فەقیرن گۆشتیان بەسەردا تەوزیع دەکا و یارمەتیشیان دەداتن کاک ساڵح بە گۆشتی خەیری دەکات و ئەت خوای دای و پارەت هەیە بە پارە هاوکاریم کە کاک شعبان ئینشاءڵڵا خوای گەورە لۆ توش کەسێک دەنێریتن هاوکاریت بکە ئینشاءڵڵا دە باشە هیچ نەبوو ڕەحمەتی خواتان لێبی شعبان ئەمری خوای کردیا ڕەحمەتی خواتان لێبی شعبان ئەمری خوای کردیا ڕەحمەتی خواتان لێبی شعبان ئەمری خوای کردیا شعبان من ها شعبان ليقري خيري ناك خير ما مناك شعبان ليقري بابو ليقري كذا قبله خير ناك برو لو كلمتش لو شيء لو كلمتش هو مردي لازم ما كم تستقبله ناس ناس كذا شاتوا برو بلا فرد بي والله بلا فرد خيري ناك أنا قريام دقم كودوا بأخوة وين أكل قبرك برستيشكا سنباش بخواي يا ويا زار رحمة قبرك أي زانا كسي لقبائل من الأتوسيات بروش هذا يا بروش هذا استدي التوكل في يمي قالوا يا تقاري زور مخوة هرب خمد الشارمو دزاين سنساكا بيهاتي يا ورد وقبرك يا صالح يا دزاين سم تسير ملوي أنا زمعتك كنت من شعبان كورة ببزالة قبر سالة يكسي إلا بالتوزياتر سير سلسة مشاهدة كما قبرك أنا غريبة لم نتوزياتر كسينا سرية ويصالح جانسان بغريبي رويشتوا جبا قربان كاكا ولا دري صبر ياكي بابا دبيبي لا فرمو كاكا فرمو كاكا كاك صالح او في خير الدكان نك تو قصابي او حصما كاس حصما وانا قلت او خرج كوندي ابو حصما وانا قلت كاك صالح لو كاكا قرت انا السلامنا لو بابا لو خير تقول الدنيا نات او كاك شعبان نات لسه قبري اتش بدنا خوش مهاله لا بروي خير ما بينك ها كاكا مسألة أو أن يبقى قربان تاعي هذه مسألة يا كاك صالح مسألة أو يا كاكا أو خير إذا كردوني عمري خواي كردو مش روي كو كاكا بابي تامريم كاك شعبان خير إذا كرد أنقو دهاتن بناي وي حصتها لك من دبل استش كابران مرد
حسن نما يعني مقصد مسألة أويا مقصد أويا وأول قشطة وخيرك بركتي أول هم رجل الدام التوزيع ما تذكر أو كاك شعبان باري ده ديكو بدي زماعة توزيعك أري والله يا حمو خيرك هيك شعباني بو استجمرد وتواب خيرك أنا كنا من نما تركنا كسر روي برافو زمين في خزانة شوف زمين في خزانة شوف أنا شوري كبيبوي أنت لا باب مو والله لا باب يقدح بس يقدح استفتح عبودة بيكو شوري كبيبوي يقدح بس شوري كبيبوي يقدح بس كنت يقدح عبودة بيكو برافو لا سير ما أول تولي من جدي أول تولي من جدي شوري شوف يا ولا من جدي وا شوي هاي إنسان شوي بابا شوي نبي مروك هيو سيبا سير ما نسمع والله زين تسمع مالي بابا معلش بس لا والله يسمح لي ما اسمع والله شوي استعير هذا كما كاسيخ بين أما الله ده كما كاسيخ بين بابا ما بقول على اسمع ما نسمع استنى ماله هادي وسير ما بخوادة كوشة جاب علي بيدر والله بيدر بس تقول ما انا ده سير ما بين بلي هذا كوجم ده توقع شيء فرضك كلا ديش يقول لكن انت قلب محمد تطمغ او قايش أوفرم داورة اي اذا تعال بين بلا بزامي شوبي قيني دنيا شولي شوبي دنيا شوي ما اعرف نسمع استهدي وسير وامي كبو خاطري خوا دنيا شوي لك برادر عم لك برادر كام برادر شوف برادرك انت برادر بوتنا لنا كام برادر دركي راوسة داني شخوم دي كما با دركي بقول عم راوسة نية ها ايه تو السلام عليكم تتساو كاك زانا فرمو كاك زانا بخير بي سيروان باشي أحوال تتساو فرمو كاك زانا فرمو ولا سلام سلام تكون أحوالتان والله بتماخ كاك زانا وبتما إيران ما خان لكن أملاك خي زانم ويرلوها سيني كاك زانا فرمو كاك زانا دايشة برا براشنەوە ئەتو چ لە سیروانی کردیە با سیروان سزە کردیەوە فەقیرە 20 ڕۆژ ئەمە دەرێن کاکە دەچینە جێیشی دادەنیشی لەگە برادەران دەرێ بەخوا ئەمە بەبێ خێزان ناسمە دەرێ دەرم کاگەوەرە وەرە شوقی وەرە لەکرما برادەران دانیش دەرێن بە خێزام لە مارەبی بەخوای نایەمە دەرێ یعنی ئەوەندە ئەتوی خۆش دەوێ ئەوەندە ئەتوی خۆش دەوێ مچێ سیروان وڵام گلەیەکم لێ هەیە گلەی چی وڵی دونێکە گوتم کاک سیروان وەرە نانی بخۆ دەرێ ئەمن خێزانم لە مارێ نییە شە دەرێ ئەو نانی دەخوا منیش نانی ناخۆ ئەوەدا ئەوڵم داوتم وەرە نای بخۆ گوتینە ئەم بێ خێزام نانم پێ ناخورێ حەقی گەمەی کۆنکارمان کرد خۆش بوو شەو لەگەڵێمە لەگە برادەران ئەو شەحنەکەی لەبیر کردبوو ئەمن لۆمی ناوە گوتم کاک سیروان ئەزانی گەمەکەمان گەلە خۆش و کرۆ عاجزی بوو برادەرەکەم گوتی بینە داوای دیکەن گوتم بەخوا خێزانی ناتەوە سیروان نایەتەوە والله من نایم کاک زان خێزام لێ ناگرم سمام دیش یعنی بەڕاز لە ماڵیەوە بوو ئۆ کورە ئەوەندە خەمی توی بوو دەیگۆ بریا خێزام لە مارێ با بچوو با ئەمە مارێ گوتم نابرام لەکنەمە بە ئەو فەقیرە نانی بریا زیاتر لەگەڵتان دانیشتای بۆ دەنگی نەکرد جا دەنگتان کردای بەخوا کێکم بۆ دەکردن شیرینیم بۆ دەکردن بۆم دێنان نانە دەستخۆش برازن وڵا فەقیرە سیروان گەلە گوناحە بە قورئان لە دەرێ ئەوجا ڕۆکاک سیروان شانەکە بڵۆی نایەوە ئەزیەتت کێشا کاکزانە بەخێراتی زۆرە توی خۆش دەوێ زۆر ناوام لۆ ئاتی خۆش دەوێەوە وڵا سیروان پێم وابێ هەروە خۆشەویست بێ لە لای منیش دەڕۆم تتساو كاك زانا دست خوي كورة دەستەکەی خۆش زۆر سوپەر برا ناخواوە دزای چەند داوات قەرداری ئەوە چەندە فرێت کەتم بە قۆڕان داوات قەرداری زوو بم کردەیە گەر نەخوا دەزایە جارە ئاشیچە خوال لەگەڵ بێ کاکزانە بەخێراتی شەر منم بە قورئان لۆ ئێستا ماحالی دەکەم سەلامەت یا ڕەبی با بەڕۆ لاقم دەیخوا حافیز سیروان گیان دڵەکەم نەمزانی بۆ ئەوەندە پاکی هەموو چاوە دەکەی وڵای ڕاست دەکەی سیروان خەتای منە هەڵێم ببوورێ ئاژبەوە ئەخ دانش کۆمەکەی تا ئاژ بۆ لەگەڵم جانەکەم بەس ئەوەندە شکم لێ مەخە ئەوەندە غیرە قەیناکە غیرێ بکەمت خۆش بێت بەس ئەوەندە ئەوە مەخەم مەخزەوە مەشەقاتی هەموو ڕکو دەبی تا سیروان نەمزانی بۆ ئەوەندە کوڕی چاک و پیاوی چاکی خوا تۆم لێ نەستێنێ دوک عەلاقە شەب قوربانی ئەتوش دووکە عەلاقە شەو بەس ئەوە سبەینیش دەخۆم لەگەڵمان دەچم ئێ ئەو شۆ لێ دەبم سبەینێ بەس
تا قەینا بڕۆ نەمزانی بوو تۆ ئاوا پاکی بۆ هەر شوێنێک پێت خۆشە لەگەڵ یام کتە تو بە دنیا هەموو نادەم جانە بەرنامەی میگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری کە بەرنامەی میگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە